دیارە بۆ ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە سێمین پێشانگای تەکنۆلۆژی تێکفێس لە شاری سلێمانی لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە دەچێت. دیارە ئەمە دووەم ڕۆژی پێشەنگاکەیە، دوێنێ کە 16 مانگ بوو یەکەم ڕۆژی پێشەنگاکە بوو، ئەمڕۆ دووەم ڕۆژی پێشەنگاکەیە. بێگومان ئەم پێشەنگایە لەسەر ئاسی عێراق گەورەترین پێشانگای تەکنۆلۆژیە کە بە ئامادەبوونی چەندین کەسانی داهێنەر و گەنجی داهێنەر بە بیرۆکە جیاوازەکانیان بە بیرۆکە جوانەکانیان لە بواری تەکنۆلۆژیا لە هەمان کاتا کۆمپانیا و خاوەنوە بەرهێنەرەکانیش لێرە بەشداریان کردووە. ئەم پێشەنگای تەکنۆلۆژیەکە بۆ جاری سێیەم بە خۆشحاڵی و لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. گرنگی و تایبەتمەندیەکەی لەوەیە کە گەنجانی داهێنەر بە بیرۆکە نوێەکانیان بە بیرۆکە تەکنۆلۆژیەکان دەرگایەکی واڵایان کردوتەوە بۆ کەسانی تریش، بۆ گەنجانی تریش کە بتوانن بەشدار بن لەم پێشەنگایە. لە هەمان کاتە سەکۆیەکی زۆر گرنگ ئەبێت بۆ بێگەیشتنی گەنجانی داهێنەر بە خاوەن کۆمپانیا و بەرهێنەرەکان کە تا بتوانن لینکێکی باش دروست بکەن، پەیوەندێکی باش دروست بکەن لە کار و هەماهەنگیەکانی بواری تەکنۆلۆژیا. جا بۆ ئەوەی زانیاریەکان بە وردی وەربگرین لەسەر تەواوی پێشەنگاکە و لەسەر تەواوی ئەو پرۆجەکتانی کە لێرە لەلایەن کەسانی داهێنەر و کەسانی بواری تەکنۆلۆژیا بەڕێوە دەچێت. دوجاریش ئەچما لای هەرێک لەو خاوەن کۆمپانیایانەی کە لێرە لە بواری تەکنۆلۆژیایە کاریان کردووە بابزانین بیرۆکە تازەکانیان بۆ هەرێمی کوردستان و بەتایبەتیش بۆ هاوڵاتیانی کوردستان گرنگی و تایبەتمەندیەکەی خۆی لە چی ئابینێتەوە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئێستا ئەچمە لای زۆر بەڕێز کاگەش عوسمان کابڕێزانوەکو ڕێکخەری پێشانگای تەکنۆلۆژی تەکفێس بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابێت. کاگەژی بەخێراتی سواز بۆ ئامادەبوونت بە هەر لەوە دەست پێ بکەین بۆ جاری سێم بە خۆشحاڵیەوە ئەم پێشەنگایە دەرگای واڵایە بە ڕووی کۆمەڵێک کەسانی داهێنەر لە هەمان کاتە کەسانی خاوەن کۆمپانیاکانیش وە بەرهێنەرەکان لێرە بەشداریان کردووە. ئەم ساڵ بە جیاوازتر پێم بڵێ چەند کەس لێرە بەشداریان کردووە، ئامانجەکەتان بە جیاوازتر لە ساڵانی پێشوو خۆی لە چی ئابینێتەوە؟ بەڵێ سەرەتا بەخێر بن بەیانی خۆتان و بینەران و بیسرانی باڕێستیش باش. وەک ڕوونا ئەمڕۆ دوم ڕۆژی پێشەنگایە. جیاوازی پێشەنگای ئەم ساڵ لە 4 ساڵانی ترا ئەوەیە کە پرۆژەی زیاتر و تەنها گەنجەکانمان لە سلێمانی و لە زانکۆ و لە پەیمانگەکانی سلێمانی و بەشدارین، بەڵکو لە دەرەوەی شارەکانی سلێمانی لە هەولێر، لە دهۆک، لە کەرکووک و هەروەها لە شارەکانی باکووری کوردستانی شۆ پرۆژەمان هەیە بەشدارە. ئەتوانین بڵێن ئەم ساڵ گەنجانی داهێنەری هەر چوار پارچەی کوردستان لێرە کۆبوونەتەوە بە پرۆژەی جیاوازتر و تواناکان لە 4 ساڵانی ترا زۆر فەرقی هەیە، واتە داهێنانی زیاتر کراوە لە بواری ڕۆبۆتە، لە بواری سیستمەکانە، تەنها سیستمێکی سادە و تەقلیدی نییە، تەنانەت حتا لە بواری گەیمە کە ئێمە ساڵانی پێشوو لە بواری گەیمە زیاتر فستیڤالەکانمان بەعام لاواز بوون. ئەم ساڵ جیاوازتر خۆی بینێتەوە کە چەندین بواری جیاوازی گەیممان هەیە کە هەنێک لە گەیمەکان تەنانەت ستۆریەکان و شێوازی ئیشکردنەکانیشیان و کارکتەرەکانیشیان هەر کوردین و بڵێن ئەو کارکترانی کە دروست کراون وەجه و شێوازەکانیان کوردیە و ستۆریەکان و شێوازی ئیشکردنەکانیان کوردیە. چەندها پرۆژەمان هەیە لە بواری بزنسە کە یارمەتی بدرێ هەم وەکو لایەنی ژینگە پارێزیەکی زۆر باشی کردووە و لە هەمان کاتیشا ئەبێتە سەرچاوێکی بزنس و داهات هەم بۆ خاوەنی پرۆژەکە هەمیش بۆ کەسانی چواردەور و کەسانی بەکارهێنەری پرۆژەکەش. کاگەژی بە دیاریکراوی ئەگەر هەڵە نەبم زیاتر لە 75 با بڵێن کەسان ئەو گەنجانی کە لێرە ئامادەن بە پرۆجێکتە نوێەکانیان بە بیرۆکە نوێەکانیان لە سەرجەم زانکۆ و پەیمانگاکان و لە هەمان کاتە کەسانی خاوەن کۆمپانیەوە بەرهێنەرەکانیش سوودمەند بن لە تەواوی ئەم بواری تەکنۆلۆژیایە. ئەمە چۆنی ئەم ساڵ لە نێو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیە هەر یەکەیان ستاندێکی تایبەت بەخۆیان هەیە و کارەکانی خۆیان بۆ ئامادەبووان و بۆ بینەرانی خۆشەویست ئەخەنەڕۆ. ئێمە بنچینی وەرگرتنی پرۆژێکتەکانمان بەجیا لەگەڵ ئەو لۆکیشنەی کە دیاری ماکرۆ طبعا ئەم ساڵ لۆکیشنەکەمان زۆری فەرقا لە بەرەوەی گەورەترە چکە ساڵ یەکەم لە زانکۆی سلێمانی بوو، ساڵی دوم لە گەلەری ئەمنە سوورەکە و بەڵام بۆ ئەم ساڵ کە خواستی بەشداریکردن زۆر بوو کە نزیکەی 400 فۆرمی بەشداریکردنی پرۆژەی جیاواز لە بوارە جیاجیەکانی هاردوێر و سۆفتوێر و گەیما هەبووە. ئێمە لە کۆی 400 پرۆژە 7 باشترین پرۆژەکەمان هەڵبژاردووە. لە هەمان کاتا شوێنی تایبەتمان بە کۆمپانیا و خاوەنکارە تایبەتەکانیش داناوە بۆ دروستکردنی ئەم کۆمونیکیشن و ئەم پەیوەندیە لە بینیانە کە هەموو ساڵێک کۆمپانیەتی بەشدار بوو و خوێندکار و خاوەندەهێنان شتێ بەشدار بووە. یەکترناسینی کۆمپانیەکان و عرضکردنی خزمەتگوزاری کۆمپانیەکان و هەندێک جار لەلایەن خودی کۆمپانیاک بەشداربووەکان و کە سەردانی بەشداربوونیان کردووە هەلیکاریان بۆ ڕخساوە. چەندەها بەشداربووی ساڵانی پێشومان هەیە لە کۆمپانیەکانی کە سپۆنسەر بوون لێرە بوونەتەوە بە کارمەند و ئێستا لەوێ کارمەند و لێرەش بەشدارن.
جاوی جێگەی خۆشحاڵیە زۆر زۆر بە گرنگێ و بەجێی بایخەوە باسی بکەین کە دوێنێ بە ئامادەبوونی زۆر بەڕێز کاک تاڵەبانی جێگوری سەرۆکی حکوومەتی یاریەمی کوردستان کە لێرە ئامادەبوون و لە هەمان کاتا کۆمەڵێک میوان و ئامادەبوانی زۆریش لێرە بانگێش کرابوون بۆ ئێرە یەکەم ڕۆژی دەستپێکی با بڵێن پێشەنگاکە بوو تا چەندە بە گرنگەوە کە بەڕێزیان لەسەر ئەم بابەتە گرنگە کاریان کردو بۆ جاری سێەم پەیامی ئێوە کۆمنتی ئێوە چێت لەسەر بابەت سەرەتا ئێمە زۆر سپاسیەکەین کە بەڕاستی ئەمە بۆ ساڵی سێهەمە کە بە تەواوەتی پشتگیریکی تەواوی بۆ گەنجان دەربڕیوە کە ئەمەش ئەبینین یعنی لە ساڵ بۆ ساڵ ئەم پشتگیری و ئەم هەندانە زیاتر و زیاترە بێت لە کردنەوەی لە ڕاگەاندنی پێشەنگای تێکفێستی 2022 کە بڕوانامۆ ڕێزینان لەلایەن بەڕێزیانەوە بۆ سەرجەم بەشداربووان بوو کە گروتینێکی زۆر زیاتر و باشتریاوە بە ئیشەکە و لە ئێستاوە گەنجانمانوەکو خۆشیان دوێنێ ئاماژیان پێیا فەرموویان کە بەستنەوەی تەکنەلۆژیە بەسەرجەم سێکتەرەکانەوە هەنگاونانە بۆ بە ئەلکترۆنیکردنی کەرتی حکومی لیانی لە ئایدیە گەنجەکانی ئێرەوانێ ئەوەمان بۆ ڕوونەبێتەوە کە تا چەندێک لەلایەنی حکومەت و لەلایەن بەرپرسانی شۆگریگی بەم پرۆژانە ئەدرێواتە گەنجی ئێمە لەوە تێپەڕیوەکە بڵێ من پرۆژەیەکەم تەنها جوود و توانەکانی خۆم سەرفەکەم کە ئەبینێ بۆنە بە گرنگیەوە سەردانیەکەن ینی ئێمە لە دەمی خاوەن پرۆژەکان خۆیانەوە باسی گرنگی و سەردانیکردنیەکانەکەن چەند هەندانە کە لە ئێستاوە ینی ئەم ساڵ هێشتاوە دوم ڕۆژی پێشەنگا تاوا نەبووە خۆی ئامادەکالف بۆ ساڵی ئایندا من فلانەشت ئیزافاکەم بۆ پرۆژەکەم بە فلانە پرۆژە بەشدارە بم ئەمە جێگەی دەستخۆشیە و زۆر خۆشحاڵین پێی سپاسیانەکەی زۆر ئینشاءڵڵا ئێمە بۆ ڕۆژی سێمیش لەگەڵ بەڕێستانە ئامادە بین لێستایە ئەچوینە لای بەشێک لەو بەڕێزانەی کە بەشاریان کردو بە داهێنانە تازەکانیان سپاس بۆ ئامادەبوونن خۆشەویستان لەگەڵمانە بن ئەچما لای یەکێک هەریەک لەو کەسانی کە لێرە بە چەندین داهێنان و بیرۆکەی نوێ لە بواری تەکنۆلۆژی لا پێشانگای تەکنۆلۆژی تێکفێست بەژاریان کردووە سڵاو هاوڕێ چۆنیت من ئەمەوێ بە شێوازێکی مەیدانی ببیستم یان و لە هەمان کاتدا ببینم بۆ بینەران و بیسەرانی خۆشەویستیش کارەکەی ئێوە خۆی لە چیا ئەبینێتەوە پرۆجێکتەکەی ئێوە باز لە چیەکە پرۆژیمە بە ناوی پارادایسە ئەمڕۆ بە دوام ڕۆژ بە معرض بکەین کە ئەتوانیت میزیک لە گوڵەکەی دروستکرد لە ڕووەکان دروستکردن ئێمە کارەبەی گوڵەکەی وەردەگرن بەڕێگەی ئۆردوین و معالەجە دەکەین و تەحویلی موزیکە دەکەین ئێستا دەبینن لێرە مانکۆنێک کێریە وەڵە ڕێگەی سۆفتوێرەوە ئێمە هەڵمان دەکەین کە میزیک هەڵدەبێتن باسکی بزانم کارەکەتان منی خەریجی کۆمپیوتەر ساینسم لە زانکۆی دۆک پرۆژەکەی من کە بە هاردوێرەوە ڕاستێ کە بەڕێگەی بلوتوس کۆنێک دەبیتەوە ئێستا ئەم گوڵەیە بەڵا ئەمە میزیکی ئەم گوڵەیە ئەم میزیکی بەڕێستانەوەیە بەڵێ ئەمە گرنگی بۆ کوردستان بۆ هاوڵاتیانی کوردستان خۆی لە چیا بینێت من زۆر زانم کو خەڵکی کوردستان خەڵکێک زۆر حەش لە ڕووەکان دەکات زۆر حەش لە گوڵەکان دەکەن منیش حەجی دەکەم دەوێم کەپتر دیار دەکەم چەندێک گوڵەکان زۆر گرنگە چەندی ڕووەکان زۆر گرنگە لازم احتیمامێک تایبەت بەدەنیدا هەروەسا بۆ پاراستنی ڕووەکان ئەم پرۆژەیە دەبیتە زۆر شتێکی زۆر ئەمە دەنگی میوزیکەکەی ئەگەر کاگێ من تایبەت بۆی کە ئێوە پرۆژەکەتان زیاتر لەسەر گوڵ و سەوزاییەکانە سوپاس بۆ ئامادەبوونت با بچینە لای بەڕێزێکی تر سڵاو لە بێتم کاتەوە باش بێت باشی پێم بڵێ کارەکەی ئێوە باز لە چیە کاگەر بیتە لای من سڵاو لە ئێوەش سڵاو لە بینەران و بیسەران کارەکەی من دایانانە لە بواری فڕۆکەیە دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوانە فڕۆکەی گەورەیە من زیاتر لە 15 فڕۆکەی بێفڕۆکەوانم دروست کردووە دوو فڕۆکەی گەورەمان کە قسەمان بۆکیان ئاو بە مەیدان ئەبێ بە هەردووکی قسە بکەم چونکە ئەمەیان فڕۆکەی بێفڕۆکەوانەوە هەریەشی بۆ کارێکی تایبەت بەکارهێنرێت ئەمەیان فڕۆکەیەکە بۆ بەکارهێنرێت بۆ وەرشە ئاسمانیەکان زۆر خێرایە نزیکی 130 کیلۆمتر بۆ 150 کیلۆمتر ئەڕوات لە کاتژمێرێکە ئەمەیان زیاتر ئەمێنێتەوانێ ئەمەیان بە بەنزین کارەکات زیاتر لە 3 بۆ 4 ساعات ئەمێنێتەوە نزیکی 10 کیلۆمتر ئەڕوات ئەمەیان هەمان ئەم فڕۆکە گەورەیە بە بچکۆلەی دروستمان کردێتەوە فڕۆکەیەکی کلاسیکە دوو لەم فڕۆکانە شمان دروست کردو سپاس بۆخوا هەمووشی سەرکەوتنی بەدەست هێناوە ئەلحەمدولێ
ئەمە داهێنان و بیرۆکەکەی خۆتانە بەدڵنایەوە هەموو کارەکانی هینی خۆمانە هەمووشی بەدەستی خۆم دروست کراوە نزیکی 7 ساڵە من کار لە دروستکردنی فڕۆکەی ئاکەم سواز بۆخوا خاوەنی بڕوانامەی ئەڤێکسی ئەرجەنتینیم بۆ دروستکردنی فڕۆکە بەدەستمێناوە ئەلحەمدولیلا کارەکانیشم سەرکەوتوو بووە زۆر بە کورتی پێم بڵێ سوودی ئەم بیرۆکە نوێی تۆ بۆ کوردستان چی ئەبێ بەدڵنیایەوە هەموو بیرۆکەکان جێگەی خۆی ئەگرێتەوانێ ئەمەی منیش بۆ بواری ئاسمانی بەکارڕێ بۆ چاودێری ئاسمانی بەکارێنرێت بۆ دەستگا ئەمنیەکان بەکارێنرێت هیوادارین حکوومەت پشگیری مام بکات سپاس بۆ ئامادەبوونت بەڵە خۆشەویستان لەگەڵمان بەردەوام بم ئەچمە لای زۆرێک لەو کەسانی لەو گەنجە داهێنەرانی کە لێرە بە نوێترین داهێنانەکانیان بەشاریان کردو سڵاو لەبێت پێم بڵێ پرۆجێکتەکەی تۆ باز دەچێت بەێ پروژێمە ئەپلیکیشنە کەرم یەکەم سەپانێ ئەپلیکیشنە بۆ کوردی بۆ پرتوکێن کوردی بڤێ پرتوکێ بڤێ سەپانێ ئەم دکارن بەرهەمێن کوردی کتێبێن کوردی بدەنگ گوهدار بکن ئەو بخوێنن بەێ ji bo zaravayî zazakî kurmancî û soranî hatiye amadekirin li vir nûserên Kurd cih digirin nûserên me yên Kurd vir hene vir ji lîste hene bidomîne û xwandin filan û bêma belê Kurta çîrok hene têda roman hene taybet ji bo zaroka çîrok hene podcastên Kurdî hene derbarî wêje û mêjiyê Kurdî bivî awayê em dikarin binava bikin belê ئێوە وەکو خاتونێک وەکو کوردێکی باکوور بەژاریتان کردووە و دوجاریش لە وڵاتانی دەرەوە ئەتوانەوێت پرۆژەکەتان لەوێش بخەنەڕۆ بەێ هەلبەت ئەم گەلێک دخوازن نێزیدە بکەن ji berwê em ji bakurîketin hatin vir belê gelek spas سەرچاو بەخێربەی سەرچاو زۆر جێگەی خۆشحاڵیە کە گەنجان زۆر بە گڕوتینێکی باشەوە بەشداریان کردووە لە تەواوی ئەو بوار و بیرۆکە تەکنەلۆژیانی کە لە پێشانگای تێکفێس ئەیخەنەڕۆ جای ساچمە لای یەکێک لە کۆمپانیاکان ئەم بەڕێزە لێرەیە سڵاو لێبێت پێم بڵێ بۆ جاری سێم لە پێشانگای تێکفێس ئەتانێت چی بە بینەران بڵێن ئەمە ئەمڕۆ دوێنێ و ئەمڕۆ لێرەین سبێنێش لێرە بین وەکو سپۆنسەری سەرەکی ئیڤنتەکە بانقی FIB یەکەم بانقی دیجیتاڵی لە عێراق و پێم وایە لێرە زۆر جێ ئەبێتەوە فاست پێش بە هەمان شێوە ئیواڵەتێکی با بڵێن ڕقەمێکی عێراق و هەرێمی کوردستان و ئەوەیە و لێرە ڕێتە بە هەموو پرۆژانەی کە لێرە هەن ئەو تەکنۆلۆژیایەکی نوێ FIB-تان بۆ شەرحەکەم ئەگەر پێتان باش بێ بانقێکی دیجیتاڵیە جێگرەوەی هەموو پەیمنتی کاش و بانک و کارد و ئەوانەیەوە توانین لە ڕێگەی FIB-ەوە لە ڕێگەی مۆبایلەکەتەوە پارەدانی ئەلکترۆنی بکەی پارەدانی ئۆنلاین و ئۆفلاین و ترانزاکشن نردنی پارە بۆ کەسی بەرامبەر بۆ ڕەفیق و دۆست و خێزانەکەت ڕاکێشانەوەی پارە و ئیداکردنی پارە ینی پاردەنان لە ناو بانک هەموو ئەمان دیجیتاڵی نەکرێت لەسەر بانکەکەەوە کۆنتترۆلی حساب بانکی خۆت لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوەکەی هەموو زانێرەکانی تایە و کامێرەکە پیشانی بعد لێرە ترانسفێرمان هەیە ستۆرمان هەیە کە تەواوی کارتەکانی تایە ئەتوانێت خەڵکارتی لە بکڕێ لێرە ئەتوانێت پارە تەحویلکە بۆ هەر کەسێکە خاوەنی هەژمارێکی بانکی FIB بێ لەناو کۆنتاکتەکانی هەبێ و بە هەمان شێوە کارت سێرڤیس و مەنی بۆکس و کۆمەڵێک زۆر خزمەتگوزاریترمان هەیە کە هەر کەسێک بێوێ ئاشنای بتوانێت نزیکەوە سەر ئەم شاشە گەورەیە ببینێەوە تێستی بکات و فاستپێش بە هەمان شێوە ئەپلیکیشنێکی هاوشێوەیە و ئەتوانن لەو دیوەگرتانە بینەری بن و ئەویش ئاشنا بن پێی ئەوەی جێگەی خۆشحاڵیە هاوڵاتیانی خۆشەویست زۆر سوودیان وەرگرتووە لە تەواوی کارەکانی بەڕێستان دەستخۆشیتان لە یەکەین